مناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری ڕەتکردنەوەی سکاڵەکەی مەسرور بارزانی دەکەین لەلایەن دادگای فیدراڵیەوە دیارە ڕۆژی 6/5/2024 مەسرور بارزانی بە سیفەتی سەرۆکی حکوومەت سکاڵای لەسەر کۆمیسیۆن تۆمارکرد و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە دادگای فیدراڵی و حوتیمان کۆمیسیۆن ئەمریکی وەلایی دادگای فیدراڵی ئەمریکی وەلایی دەرکردووە کارەکانی کۆمیسیۆنی ڕاگرت بەڵام ئەمڕۆ سکاڵەکە ڕەت کراوەتەوە بە پاساوەی کە لە تایبەتمەندی دادگای فیدراڵی نییە هەروە دەستەی دادوەری هەڵبژاردنەکان کە سەر بە ئەنجومەنی باڵای دادوەری عێراقە بڕیارێکی دەرکردووە لەسەر سکاڵای سەرۆک حیزبێکی مەسیحی بە گێرانەوەی 5 کورسی کۆتا لە پەرلەمانی کوردستان لە بەرنامەی ئەمڕۆ باز دەبوو دەکاری گێرانەوەی کورسی کۆتاکان و ڕەتکردنەوەی سکاڵەکەی مەسرور بارزانی هەروە پرسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیشکەی ئەنجام دەدرێایە وادەیەکی دیکە بەم زوانە دەستنیشان دەکرێت لەم پەرەکان لابراون و کەش پێشبینیەکەی هەڵبژاردنەکە بکرێت ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان محمود وهاب شارەزای یاسایی دەستوری لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە تارق جەوهەر ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین ئێمە محمود بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێستان لەسەر ڕەتکردنەوەی بارە سکاڵەکەی مەسرور بارزانیەوە دەست پێ بکەین سکاڵایەکی تۆمار کرده بوو کەمڕۆ دادگای فیدراڵی ڕەتی کردەوە بۆکای ڕەتکردنەوەکەی بۆچی دەگەڕێتەوە و ئایا بڵێن پارتی قازانجێکی دەستکەوت لەو سکاڵای کرا دادگای فیدراڵی کردی؟ زۆر سپاس بۆ جەنابتان بۆ بینەرانی خۆشەویست بێگومان لە پێشان ئەمری وەلایەکە قبول کرابوو وت باشە زانی ئەمری وەلایەش بۆ کاتێکە یعنی تاوان ئەمری وەلایەکەش حجەی هەیە کە قبولی کردووە لەبەرەوەی ئیستعجالی تایە و هەندێک مەسائلی فەنی و ئەمانەی تایە هەستمە کرد ینی زەختێکی سیاسیش هەیە بۆ ئەوەی ئەو ئەمرە وەلایە قبولکەوە سەردانەکەی سەرۆکی هەرێم ئەمانەش دەوری هەبوو دەوری هەبوو بۆ ئێرە بەڵە دەوری هەبوو بۆ قبولکردنی ئەمری وەلایەکەش دەوری هەر بڵین بڕیارێکی کاتیە لە ڕووی یاساییەوە بەڵە لە ڕووی یاساییەوە بڕارێکی کاتیە بەڵام تر بە حکمی ئەوەی کە ئەو تانیان دابوو ئەو تانیان دابوو احتمالیان کردووە سەر کۆمەڵە بابەتی دەستوری بەعتیبار لە خۆتەزانی لە دەستوری عێراقی ئاڵێ هەر مەقعدێک 100,000 نفوس بەڵە دانیشتوان دانیشتوان ینی تەمسیلی شعبی عێراقیەکە بە ڕەچاوکردنی پێکهاتەکان ئەم تەمان بەعتیبار ئەماری هێنەیتیانە بەسەن بۆ لە کوردستانە ڕەچاوکردنی پێکهاتەکانە بۆ لە کوردستانە بۆتە چەند بازنەیەک و لەسەر کۆمیسیۆنیش لەسەر هین کردوێتی لەسەر دەنگدەرەکان کردوێتی بۆ کورسەکانی دابش کردوم مانە ڕخنەی دەستورین ینی قابلی ئەوەیە کە دراسە بکرێ قابلی ئەوەیە کە ئەو ڕخنانە ینی ڕخنەی هێنن مەقبولن لە ینی محکەمەی اتحادی و ئەنجومەنی قەزا ومانەوە لە هەمان کاتشا وەکو باسم کرد بۆ بازنەکان وەکو هەروەها بێتەوە لە مادەیەکی ترە کە ئەوەی یعقوبی و تاعنی داوا باسی کردووە لە مادەی 125 کە ئەڵێ دەبێ دەستوری عێراقی حقوقی سیاسی و سەقافی تورکمان و کلدان و ئاشور و ئەمانە ڕەچای ئەوانە بکە لە هەم ئیشارەتیان بۆ مادەی 14 کردووە دەستەی دادوەری بۆ گێڕان و کورسی پێکاتەکان پشتی بەمە بەست و بەو مادە هەموو ئەم هینانیان ئیسارە پێ کردووە هەم لە ئەوەی سەرۆکی حکوومەت و حکوومەتە و بەتایبەتیش لەوەی یعقوبی کە سەرۆکی حزبی اتحادی بین النهرێنە ئەوەی ئەوانی باس کردووە هەم مادەی 14 مادەی 16 لە دەستورە کە ئەڵێ یەکسانی و عەدالەت لە بینی پێکاتەکان لە بەرامبەر قانونە لە هەمان کاتە تەکافؤ الفرص یعنی بۆ دەستکەوتی فرسەت و ئەمانە لەو مادانە هەموومان باس کراوە بێعتبار ئەمانە هەمووی عەدەمە دەستوریە بەس بوو سکاڵەکەی مەسرور بارزانی ڕەت کرایەوە بەڕێزوتت ئەمرە وەلایەکە کە دەرچوو کارەکانی کۆمیسیۆنی ڕاگرت بەوە هۆیە لە دەی 6 هەڵبژاردنەکە ناکرێت ینی پارتی ئەوەی دەستکەوت بەس کە ڕەت کرایەوە لە زیانی پارتیە چونکە پێشتر هێرشی زۆری لەسەر ئەم دادگایە بوو بەڵێ وایە خۆی تەمەنەوە چەند جار مەسەن سەرۆکی هەرێم مەرسوم دەرکار خۆش هەر یعنی وەکو عیوبی قانونی ئەمە ینی وایە ئەنی خۆش نییە تۆ هەموو جارە مەرسوم دەرکەی بۆ دیاریکردن و نەشکرێ ئەو چەند جارە 5 جارەوە بزان بەڵێ 4 جار مەرسومەکەی دەرکردووە ینی احتمالاتەکە زۆر بێ کاتە پێنج لە بەرەوەی تازە خۆ فریای هینەکە انتخابات ناکەویت لەم حاڵەتان نەخێر مەسەرەن ئەگەر باس بکەی مەسەرەن بۆچی ئیسا ئەوەشی هەڵوەشاندەوە لەبەرەوەی یعقوبی کە هینی کردووە ئەڵێ تاعنی وەی کردەوە تەظەڵمە بۆچی قبول نەکراوە لایەن پێکهاتە ئاینی و قەومیەکانەوە کە قبول کراوە 5 کورسیەکە دابش کراوە خۆتە زانی وەکو داوای مەسەرەن
لە پێشان ئەو 11 کورسی پێکاتەکان کە لە عێراق خۆ دەزانی نۆیە وایە بەڵێ لە 329 لە 329 نۆی پێکاتەکانە 320کەیشی خۆیانن یعقوبیش کە باسی ئەو تەزەڵومە ئاکاتیایە لە کوردستانە 11 بوو بە پێی ڕێژە بێت لە عێراق لە ستا 2 و زەنا بشت باس کرد لە کوردستانەوێتە لە ستا پێش لە 109 و پێشتر لە عێراق کورسیەکە لە هەرێم لە 109 لە 109 بوو بەس لە عێراق لە ستا 2 لێرە ئەوەندە بوو سەم جارە بۆتە 5 لە 105 ئەوێتە 105 وانە هەمانەوە داوای تقریبا مثلا برادرانی پارتی داوای نەکرد هەر 11 بێنێ برادرانی یەکێتیش کە هەرگیان دوو حزبی دەسەڵاتدارن خۆتەزانی لە بینی خۆیانە یەکێتی پێم وایە هەر داوای کردو بوو کورسەکان دابش بکرێ دەویست سودمەند بێ دەویست ئەو شۆکو مەسەن پارتی سودمەند بێ باعتبار بۆچی هەمووی پارتی بیبە بە ئەمیش بەشێکی بەرکەوێ ئەوە بوو محکەمەی اتحادیش هەر 11ەکەی لابرد کردی 100 کورسیەکەم بۆ یە کۆمەڵێکیش تاعنەگرنیان ڕخنە ئەگرنیان عدەمە دەستوریە ئەدەن لە محکەمەی اتحادی لە قەزا حەقی خۆیانە کە ئەڵێ تۆ مەسەن نەتوتۆ پێکاتەکان لە ئابم تۆ 11 کورسەکەت لابردۆ باسی پێکەینەکانە نەکردووە ینی پێشتر لە بڕێرەکەی دادگە کە لە 22 دوو دەرچوو بەس دەڵێ دەستەواژەی 11 دەستەواژەی بەڵێ ئەو باسی پێکاتێتیانی نە باسی پێکاتێتیانی ئەمانش کە داواکەن ئەتوانن داوا بکەن لەبەرەوەی بەپێی دەستور چەند مادەیەکی تایە دەستوری عێراقی دەستورێکی کەم نییە کاک حەکیم بەڵام تەحسیل حاصل ئەگەر ملاحەزەی بکەین ئەمری وەلایەکە هەڵوەشایەوە لەبەرەوەی ئەمری وەلایی کاتیە باشە لە ئەوەش کە قبولیشی کردووە هەر خۆشی ئەڵێ محکەمەیش ئەڵێ خۆ من بۆ ئەوە ئەمری وەلایەکەم قبول کردووە لە ئەسڵی مۆزوعەکەم نەداوە ڕام گرتووە تا ئەو مەسەلەی چارەسەرەکردێکینا ئەسڵی نەچۆتە ناو داخلی مۆزوعەکەوە بۆیە کە ئەم پێنجە قەراریان لەسەر ئەم پێنجەدا ئەوشی هەڵۆشاندەوە ئەمری وەلایەکەیشی هەڵۆشاندەوە لە ڕووی سیاسی شۆگەر سرکێ لەبەری ململالی ئەحزابی کوردی ئەگەر ملاحەزە بکەی طبعا ئەحزابەکانی تر پێیان خۆشە لەبەرەوەی بەعام ئەحزابی معارەزە ئەوانەی کە لە سوڵتانە بوون لە بینی ئەوەی کە وای لێ هاتووە بۆچی لەبەرەوەی حەسەکەتانە بەر پارتیەکەوت ئەم جارێ سەبەر یەکێتیشەکەوێ بەر پارتیشەکەوێ ئەگەر فعلا نوێنەری خۆیان نەبنەوەن ئەگەر نوێنەری خۆیان بن نەخێر بەر کەسیان ناکەوێت سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک تارق سوپاسی جەنابیشت دەکەین سەرنجی بەڕێز چی بوو لەسەر ئەم دابشکاریە و ئەگەر کۆمنتێکی شتەبێ لەسەر ئەو ناکۆکی کە دروست بوو لە بینی دەستەی دادوەری هەڵبژارنەکان کە سێ دادوەرە و سەربانجووەنی باڵای دادوەری عێراقا لەگەڵ دادگای فیدرالیش لەسەر ئەم پرسە چکە هەفتەی ڕابردوو دادگای فیدرالی وتبووی ئەم پرسە لە تایبەتمەندیەوەوان ئەمڕۆ سکاڵەکەی مەسرور و بارزانانی ڕەتکەوت لە تایبەتمەندی هێمەنیە و دواترش لەسەر ئەو گێڕانەوە 5 کورسیە فەرمە بەڵێ ئەم کاتت باش زۆر سپاس کاک حەکیم بۆ جەنابێت بۆ بینەرانی خۆشەویست بۆ میوانە بەڕێزەکە لە ڕاستیدا ئەم بابەتە چاوەڕوان کراو بوو ئەگە واقعی قسە بکەین چاوەڕوان کرا بوو دوای سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ بەغا و دیدار و کۆبنەوە و ڕێکەوتنەکانی و دەرکردنی ئەمری وەلایەکە چاوەڕوان کراو بوو کە قۆناغەکە بەو ئاراستەیەدا دەڕوا هەندێک گۆڕانکاری دروستە بێ و لەلایەکە ڕەنگە دەرگەیەک بکاتەوە بۆ چارەسەرکردنی پرسی مقاتعی هەندێک لایەنی سەرەکی لە پرۆسی هەڵبژاردنەکاندا و هەندێک لە پێکاتەکان بۆیە ئەو بابەتە بابەتێکی هێندەی سیاسیە هەم ناکۆچەکان سیاسی بوون هەم چارەسەرکردنەکەشی سیاسی بوو ینی بابەتەکە تەنیا پەیوەست نییە بە لایەنێکی یاسایی کە پەیوەستە بەڕێخستنی بابەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا لەم بوارەدا ئەوەی کە ئەمری وەلایەکە وەکو میوانە بەڕێزەکەدا ئاماژەی پێکرد شتێکی ئاسایی بوو کە بابەتێکی خێرا بوو و دەبوایە سەیری بکات دادگای فیدرالی سەرەتا بۆیە پێویستی بەکات هەبوو داوای کرد ئەمری وەلایەکەی دەرکرد بۆ ئەوەی کۆمیسیۆن تەنیا مادەی دوو کارەکانی مادەی دوو فەقرەی دوو ڕابگرێت کە پەیوەندی بە دابشکاریەکان هەبوو وەرگرتنی کاندیدەکان هەبوو ژمارە کاندیدەکانوانە بەڵام کۆمیسیۆن یەکسەر ئەو خۆی بڕیارێکیدا هەموو کارەکانی خۆی هەڵپەسارد ئەوم هەڵپەساردنش جارێکی دیکە ئەو جەدوەلە زەمەنیایی ئەو خشتە زەمەنیایی کە دیاری کرابوو لەلایەن کۆمیسیۆنە بۆی هەنگاوەکانی ڕۆژ بە دوای ڕۆژ بەو ئاقارەدا بڕوا لە وادەی 6 هەڵبژاردن بکرێت یعنی ئەمە لە دەی ئەو مانگە دەبواە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی کەمپین دەست پێ بکە بەڵام بەهۆی ئەو ئەمری وەلایەت دواکەوت کە ئەمە دواکەوت تەراکم دەکا ئەو دەستە سەر ئەو دەستە سەر و بۆیە ئەمە بەنەتیجە هەر لە سەرتاوە کە ئەمری وەلایی دەرچوو زۆربەی چاودێرانی سیاسی پێیان وا بوو کە هەڵبژاردن لەو وادەیە ناکرێت ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم دەگەڕێنەوە سەر ئەوەی کە ئایا دوای ئەوە چی ڕوویدە دوای ئەوە کۆمیسیۆن چەند ڕۆژێکی پێچوو لە 16 مانگ تەحنێک پێشکەش کرابوو لەلایەن
یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەنجومەنی دەستەی دادوەری لە کۆمیسیۆن دەستەی دادوەری هەڵبژاردن لە کۆمیسیۆن سەیری داواکانیان کرد کە ڕاگررتنی کارەکانی کۆمیسیۆن لە بەرژەوەندی پرۆسەکەدانە و بابەتێکی نایەساییە بۆیە کە ئەوان کۆبوونەوە قەرارێکیاندا لە 16 مانگ دوای ئەوەش لە هەفتەی مانگ قەراریاندا کە کارەکانی کۆمیسیۆن دەست پێ بکاتەوە و پێشەوەش هەندێک خاڵی تریان ئاماژە پێکرد کە دادگای فدرالی وەریگرتووە پێویست ناکە ئەم کارانە بە تایبەتی مەوزوعی دابەشکردن ئەو تاعنەی کە درابوو لەلایەن سەرۆکی هەرێمەوە لەسەر ئەوەی کە کۆمیسیۆن ئەنجومەنی کۆمیسیۆن لە دابەشکردنی کورسیەکانی پەرلەمانی کوردستان پشتی بە ژمارەی دەنگدەر بەستووە نەک پشتی بە ژمارەی دانیشتوان بەست بێ و ئەمەش بینیمان لە 16 مانگ ڕوونکردنەوەیکی چوار لاپەڕی لە دادگای لە دەستەی دادوەری هەڵبژاردننی کۆمیسیۆن دەرچوو کە قەرارەکانی ویش باتن ئەو بابەتەی ڕەت کردەوە و ڕوونی کردەوە کە چۆن کورسیەکان 31 کورسی بۆ سلێمانی 35 بۆ هەولێر و 25 کورسیش بۆ دهۆک دابەش کراوە ئاماژەی بەوە کرد کە ئەوان پشتیان بە قانونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەستووە کە لەوێدا بەپێی ئەوەی لە دەستوردا هاتووە 100,000 کەس کورسیەکە هەولێر 15 کورسی هەیە دهۆک 11 هەیە سلێمانی 18 هەیە ئەوان هاتوون ئەم کورسیانی ئەو پارێزگایانە کۆی دەکەنەوە هەرێمی کوردستان 44 کورسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەیە کە بەو شێوەی ئاماژەمان پێکرد دابەش کراوە هەرستان سلێمانی 18 کورسێکە دابەشی 44 کراوە چەند دەرەچێ 41.90 دەکات 41 کورسی هەولێر چەند دەرەچێ 34.90 ئەویش دەکات 35 کورسی دهۆکیش هەر بەخۆی 11 تەقسیمی 44ەکەی بکە و زەربی سەتیکە 25 دەرەچی کەواتە ئەوان گوتیان ئەو سکاڵایی لە دژی ئێمە تەقدیم کراوە ئەمە هەڵەیە ڕاست نییە ئێمە بەو ئالیەتە و میکانیزمە کورسەکانمان دابەش کردووە کە ناکۆک نییە لەگەڵ ئەوەی لە دەستور داهاتوو ئەوە سەبارەت بەو بابەتە خاڵێکی گرنگ بوو کە ڕوونکردنەوەیاندا و ڕەتیان کردەوە خاڵی دووەم هاتەوە سەر ئەوەی کە داواکەی سەرۆکی هەرێمی سەرۆکی حکوومەت هەرێم کە بۆ دادگای فدرالی ئەمڕۆ ڕەتی کردەوە بە تەکید لەبەرەوەی دوێنێ دەستەی دادوەری هەڵبژاردن لە کۆمیسیۆن خۆیان دوای ئەو سکاڵایی کە پێشکەش کرابوو لەلایەن برایانی مەسیحەکانەوە کوتلەیەک لەوانەوە سەیری کرد بەرێ پێویستی بەوە هەیە کە لەو 100 کورسی 5 کورسی تەرخان بکرێ ئەوە بوو قەرارەکەیان دەرکرد و 5 کورسەکە تەرخان کرا ئەمەش وای کرد تۆپەکە لە گۆڕەپانی دادگای فدرالی بێتە دەرێ موبەرێک نەمایەوە بۆ ئەو سکاڵایی کە سەرۆکی حکوومەت تەقدیمی کرد بوو تاوەکو دانیشتن و ئەوان قەرارێکی لێ بدەن چونکە ئەگەر قەراریشیان لێدا بووە هەر دەبووە تەحویلی کۆمیسیۆنی بکەنەوە لەبەرەوەی دەسەڵاتی کۆمیسیۆنە ئەوان خۆیان تەوزیعکاریەکە بکەنەوە بەڵام دەستەی دادوەری دەبووە لە ئەساسدا ئەو سکاڵای سەرۆکی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بە دەستەی دادوەرانی هەڵبژاردن لە کۆمیسیۆن بکرابە بۆ ئەوەی زووتر کارەکانی خۆی بکرابە و ئەوان لە ڕوونکردنەوەکەیاندا لە بەیانەکەی یەکەمیاندا لە 16 مانگ گلەیشیان کرد گوتیان دەکرات لە بیدایەتیەوە مادام گلەیی و گومان هەبوو لەسەر دابشکاریەکان ئەو کاتی لە ماوەی 3 ڕۆژەکەی یاساییدا ئەو تانەیان پێشکەش کردا کە ئەوە نەکرا بۆیە ئەوەی ئێستا هەیە من پێم وایە دۆخێکی باشە چەند لایەک قازانجی کردووە من پێم وایە گرێچوێرەیەکی گەورەی لە بەردەم پرۆسی هەڵبژاردن کردەوە وەچیتر ئەو لایەنانەی مقاتعیان ڕاگەیاند بوو بە تایبەتی برایانی پارتی من پێم وایە لێرە بەدواوە ئەو مبەررە نەماوە ئێستا دەگەڕێنەوە دەرگەیەک بۆ ئەوانیش کرایەوە بگەڕێن ناو پرۆسی هەڵبژاردن و بێ پارتی و بەبێ یەکێتیش خۆمان دەزانی هەڵبژاردن لە کوردستان ناکرێ لە هەر زۆنێکە ئەو دوو هێزەوە یەکێکیان ڕازی نەبێ و بەشداری نەکە بە تەکید کاریگەری دەبێ و پرۆسەکە بەڕێوە ناچێت هەروە بە نسبەت پێکاتەکان هەرچەندە برایانی تورکمان بەرەی تورکمانی ئەوان بەشداریان ڕاگەیاند بوو ئامادە نەبوون مخاتەعە بکەن بەڵام ئێستا ئەوەی ئێمە بیسمان لە ڕکاردانەوەی سەرەتایی لای پێکاتەکان ئەوان ئامادەنە و بەشداری دەکەن بەڵام هێشتا گلەییان هەیە بەڵکو ڕەنگە 5 کورسەکە تێری نەکرد بوون ئەوان دەیانەوێت بگەڕێن و بۆ 11 کورسەکە من پێم وایە سەردەمی 11 کورسەکە تازە بۆ کۆتا و پێکاتەکان بەسەر چوو و ئەمە لە دەسەڵاتی پەرلەمانی داهاتووی هەڵبژێردراوی هەرێمی کوردستانە چۆن بە چ سیستەمێک کۆتاکان دادەڕێژتەوە بەڵام لە بیرمان نەچێت دەبێت پێکاتەکان برایان و خوشکانمان لە پێکاتەکان بزانن کە کۆتا دادەندرێت بۆ پێکاتەمانای ئەوە نییە تۆ ژمارەیە کورسی بۆ پێکاتەیە بدەیت کوتلەیەکی فراکسیۆنی بۆ دروستکەی مابەست ئەوەیە لە کۆتا نوێنەری ئەو پێکاتەیە کە بە دەنجی خۆی ناگاتە پەرلەمان ئەوە حزوری هەبێ لە سەرچاوە و لە مەڵبەندی داڕشتنی یاساکاندا
تا دەنگ و ڕنگ و داخوازەکانی ئەو پێکاتێ لێ حزوریان نەبێ هەرچی ئەوانن نا ئەوان داوا دەکەن بە کۆتا بێن تحکم بەوە بکەن کە بەڵانسی هێز و لە هاوچەشتە سیاسەکان و لە ململانەکاندا ڕۆڵ بین کەم پێم وایە پێچەوانەیە و ئەمە کارێکی هەڵەیە بۆیە ئەگەر کۆتاکان خۆیان لە ململانی سیاسەکانی هێزە سیاسی کوردیەکان بە دوور بگرن هەموو لایەک پەرۆشی ئەوەیە کە کۆتاکان وەکو چەپکە گوڵەکە بەشدار بن لە پرۆسی سیاسی و داڕشتنی یاسا لە هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم کاک تارق دێمەوە خزمەتت مامۆستا محمود سەبارەت بەو دابەشکاری کە کراوە ئێستاوەیەکی دەستەی دادوەری هەڵبژاردنەکان کە سەر بە ئەنجومەنی باڵای دادوەری عێراقا بڕیاری داوە و دادگای فیدرالیش سکاڵەکەی بڵێن ڕەت کردوێتەوە ئەوەی کاک تارق ژاماژی پێکرد ئێستا 38 کورسی بۆ سلێمانی دانراوە بازدۆکەی مەسیحیەک و تورکمانێک 34 کورسی بۆ هەولێرە تورکمان و مەسیحیەک 25 بۆ دهۆکە یەک کورسی بۆ ئەرمەن پارێزگای هەڵەبجەش 3 کورسی گشتیە یعنی ئێستا بڕیارەکانی ئەو دەستە دادوەریە پابندکەرە بۆ کۆمیسیۆن و گۆڕانکاری تێدا ناکرێ کەمانە دابەشکە بەڵێ تەسەورەکەم یعنی بۆ ئەوی حەلێکی وەسەط ینی چارەسەرێکی باشیان کردووە تا حەدێک لە 11 کورسی و هاتوونەتە سەرەوە دابەشی ناوچەکانیشان کردووە هیچ بربەستێکیش نەماوە من تەمان لەگەڵ پێکهاتەکانە یانەگەر خۆیان بە معنای کەلیمە گەر هینی خۆیان بن یان نوێنەری خۆیان بن خۆی سەمەم پێنجە وادانراوە خۆ ئەتوانن بچناو ململانێ وانە یعنی زیاتریش بێنن بەڵام ئێستا هەر دوویەکێتی نایە بە و سێش پارتینە بە هەر وەکو باسم کرد قۆڕخارێکە بەردەوام نییە ئێستش مەسەڵەن بۆ نمونە لە سنووری سلێمانیە دوو کورسیە وایە لە هەولێرش دوو کورسی لە دهۆکی سێ کورسی یەک کورسی ئەگەر باسی یەک کورسی ئەگەر باسی هەیمەنەی حزبی بکەین حتمما هەیمەنەیەشێتی لێرە زیاترە و لێش پارتی زیاترە بەڵام ئەکرێ ئەم جارە لەبەرەوە زۆر قسە سەر هینەکان کرا پێکهاتەکان کرا زۆر قسەکرا کە ئێوە نوێنەری خۆتان نین وایانە یعنی لە شارعی تورکمان کە ئێمە تۆزێک هینمان هەیە تێکەڵیمان هەیە لەگەڵیانە بە حکمی کەرکووک و ئەمانەوە ئەم ئەلام یعنی میدیا دەوری هەبوو لە ئەوەی کە خەڵکی تورکمانیش تۆزیە بگەڕێنێتە سەرهینی خۆی یان تەسەورەکەم لەمەوەدا ئەم پێکهاتانش ئەگەر خۆیان ئیرادەیان هەبێ بتوان بنە نوێنەری خۆیان شەرت نییە نوێنەری یەکێتی بن یان نوێنەری پارتی بن حتمما زەختی حزبی هەر هەیە بەڵام مەسەلەن سلێمانی وەرگێ لە سلێمانی لە چۆ تورکمان زۆرە حتمما لە منطقەی کفری وایە من خۆ دەزانی خۆم گەرمیانیم خەڵکی کفری یعنی بە شێوەیەکی گشتی خەڵکێکی با بڵێن خاڵی قینی خۆیانن تەسەورەکەم یعنی بە ئاسانی نەشنە ژێر هەیمەنەی حزبیەوە وەشکرێت لە لایەکترە من تەوقعاتە هەموو قسانەکەی مێکین وایانم لەوەچێ هەر پێنجەکەی سەر بە حزابی دەسەڵات بن لەوەشێ هەر پێنجەکانە بن یان تیا بێ بە نیوە ئیشکال لەسەرەوە بوو کە لە 92 هەڵبژێکەکەمی هڵبژاردن ناوەندی دەنگدانی تایبەت بە خۆیان هەبوو تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیانەوە تۆ گەر پێکاتە بایبەز دەتوانی نوێنەری خۆت بێت بەزیستا گفتەکەوێ هاوڵاتی هەرێم لە گشتیەکەش دەنگدەرە گشتەکە توانێت دەنگ مەسیحیەک بدا دەنگ بە تورکمانێک بدا ئەوە ئیشکالەکە نییە چکە لە 91 ئەوە چارەسەر کرا 92 چارەسەر کراوە نا تۆ مەسەلەن لە ئێستا مەسەلەن بۆ نمونە لە عێراق خۆ تورکمان نیەتی کۆتای تورکمان نییە کۆتای تورکمان هەیە نییە لە عێراق لەو نۆ کەسە خۆ دەزانی بەڵێ پێنجی مەسیحەکان ئەیبا یەکێکی فەیلی ئەیبا کوردانی فەیلی یەکێکیش شەبەکەی بە یەزیدیەک شەیبات ئەوی دیش هین سابی ئەیمەندایی سابی ئەیمەندایی بە ئەمە چوار وایە تورکمانیان نییە بەڵام تورکمان دەرەچیان نا لە دەرەوەی کۆتا دەرەچن لە دوو خڵمات و دەرەچێ لە کەرکوو دەرەچێ وایانە یان بەوە نییە خۆ ئەمان شتوان خۆیان لە هەولێر بەعتیبار بە دیعای خۆشان خۆ تورکمانی زۆرتیایە بە فعلا تورکمانی زۆرتیایە وایە ئەگەر ئەمان خۆ ئیرادە بکەن پێویستیان بە پارتیۆچێتی نییە ئەسڵەن ئەم هەڵایی پێویست ناکرد ڕاستە لە ڕووی دیموکراتیەتەوە ئەنە دەستوری عێراقی خۆ دەستوریەکە کەم نییە کاک حەکیم ئەگەر ملاحەزە بکە یعنی یەکسانیتیا لە بەرامبەر یاسا مەسەلەی دیموکراسی زۆر تەسیری هینی کردووە چەندین مادەی تایە ئاڵێ هیچ قانونێ هیچ سیاسایە نابێ اعتراض بە لەسەر حقوقی ئەساسی کە تەثبیت کراوە لەم دەستورە وایە یعنی تۆ مەجارێک تایە یعنی ئەو دەستورە مەجار تەعن توانی بدەیت لە هەر قانونێک دەرەچێت لە کوردستانە کە متضرر بیتوە ئەتوانی لە محکمەی اتحادیە علیا تانی لێ بدەی وایە بۆ بڵێم قانون عدەمە دەستوریەیە ئەم قانون زەرەلی هەیە باش بەزۆکو داواکاریەکانی پارتی پێشتر داواکاریەوەی هەبوو کە ئەو 11 کورسیە بگەڕێتەوە ئێستا 3 کورسی بڵین لە سنووریەوە دویان لە یەکێتیە داوای کردبوو کە پەنجەمۆر بڵین پەنجەمۆر وەربگیرێتەوە
هەتوە هەوڵێکە بووی کە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکەنەکە ئێستا داواکاریەکانیان جێبەجێ کراوە ینی بەشێکی جێبەجێ کراوە نەخێر سێرکە لە کوردستانە بڕوان ناکەم کەس بە ئاسانی بەرەبەرە پێشتر ئاو لە شوێنی بێڵی زۆر لە هینەکان هات حسابەکان هات بە تایبەتی مەسەن دو حزبی دەسەڵاتدار لە کوردستانە پارتی وێچێتی بەرەبەرە خەریکی ئەمانە ئێستا مەسەن ئەگەر لەم هەڵبژاردنە ئەگەر حزابی معارەزە باش دنیای حزابی معارەزەیە بە تایبەتی لە سنووری ئەم سنووری ئەملا یان ئەگەر لە کتلەی پەرلەمانی زۆرینە دروستکەن ناتوان حکومەت تەشکیل بکەن ئەتوانن بیکەن وایانە بەس پێشتر ناکرا بڕیارەکان پێشتر لە مەرحەلەی یەکێتی و پارتیە ئەو پەیوەندی کە پارتی و یەکێتی هەیان بوو چەنە ناکۆک بوون مەساڵحی گەورە هەبوو ڕێکە کەوتنەوە دوو حزبی گەورە بوون اتفاقیان نەکرد خوان حکومەتیان تشکیل کرد بەس ئەم جارە پارتی و یەکێتی تقریبا ئەو پەیوەندیان بە تایبەتی لەم گۆڕانکاران تازانەی ناوی یەکێتی نیشتمانیە تقریبا بەرامبەر بە پارتی وەستاوە پارتیش خراپ بەرامبەر بەمان وەستاوە ئەو شیرازە تا حدێک بچراوە یعنی لەوەش ئێستا یەکێتی ئامادە بێ لەگەڵ حزبەکانی ترا کتلێکی نیابی زۆر نەدروستکە یان پارتی ئامادە بێ لەگەڵ حزبی ترا لەولا دروستیکە یعنی مەبەستم مەجالێک فرسەتێک هەیە مەجالێک هەیە بۆ گۆڕانکاری فرسەتێک هەیە بۆ گۆڕانکاری کە دروست بێ حاڵی حاضر یعنی سە بەرەو گۆڕانکاری ئەڕوات ئەگەر ئەم میلەتەش هاوکار بێ طبعا میلەت نازانم چۆن بڵێم میلەت هاوکار بێ میلەت ئەوەندە دڵشکاو بووە ئەوەندە قەناعەتی بە پرۆسەی سیاسی نیە ئەوەندە قەناعەتی بە ئەحزابی دەسەڵات ئەوە هیچ ئەحزابی دەسەڵات هیچ بەڵام خۆزانانی مەساڵح هەیە لە حتا لە ئۆپۆزیسیۆن خۆ دەزانێ یعنی کۆمەڵە نقاط هەیە کۆمەڵە خاڵ هەیە کۆمەڵە عوامل هەیە کۆمەڵە هۆکار هەیە کە خەڵق حەقێتی بێزار بۆ بێتاقەت بۆ لە پرۆسەی سیاسی بە شێوەیەکی گشتی ئەسڵەن ئینتیمای نەتەوایەتی خۆ دەزانی چەند زەعیف بەزەم جارە بڕیارەکانی دادگای فیدراڵی لە پێشتر لە سەری یاسای هەڵبژاردن لە ئەم بڕیاری دەستەی دادوەریەکە لە کۆمیسیۆن ڕێگەی خۆشکردو بۆ گۆڕانکاری بەڵێ ڕێگەی خۆشکردووە بە گۆڕانکاری و بە معنای کەلیمەش ئەم جارە سیر کە مەسەن پارتی و یەکێتی چەنە قوتیانەیە چەنێ هێزیان هەیە بەڵام سیرکەم ئەنجومەنی قەزایان محکەمەی اتحادیە نەبەدڵی پارتی کرد نەبەدڵی یەکێتی کرد وایە ملاحەزە بکە مەسەلەن پارتی داوای کرد سیانزە کورسەکە بگەڕێتەوە نەگەڕایە و داوای کرد مەسەلەن بازنەکان نەمێنن مایەوەکو خۆی وایە داوای کرد مەسەلەن لەسەر نفوس بێوەکو دەستوری عێراقی مادەیەکان دابش کرد بەڵێ مادەی 49 پێم وایە فەقەرە یەکەمێتی انتخابات مەسەلەن یەکێتی داوای کرد لە کاتی خۆیان بکرێت تەوقعاتێک نەکرێ مەمەیان بۆ یەکێتی نەبوو وایە بەڵام ئەوەی کە یعقوبی یوسف یعقوبی پێم وایە کە سەرۆکی حیزبی بیت اتحاد بیت النهرين هەمان داواکەی یەکێتیە تقریبا ئەگەر ملاحەزە بکەیت وا کەوتەوە خشەر ناڵێ ینی وەکو ئینی کردووە چکە یەکێتی هین بێت دابش بێ وایانە ئەو تەزەڵمێکی نووسیوە یعنی نێکی نووسیوە گەر ملاحەزە بکەی زۆر ئاماژەی بە مادەی دەستوری کردووە ڕێک ئەو مادەیە دابش کرا یعنی ئەو کورسیانە دابش کرا لە بینی هینەکانە ناوچەکانە بۆ پارێزگاکانی کوردستان خزمەتت کاک تارق سەبارەت بە بڵین هەڵبژاردن ئەوە بۆیە و ڕێکارانی دواکەوتنی ئەمرۆلایەکەی دادگای فیدراڵی لەدەی شەش بڵین هەڵبژاردنەکە ناکرێت دووبارە پێویستی بەوەیە کە مەرسومێکی دیکە لەلایەن سەرۆک کێرێمەوە دەربکرێت بە ڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ ئەو کاتە پێشبینی کراوە کێیە ئەوەندەی کە ئاگادار بیت بەڵێ بێگومان دوای ئەوەی کە بە عملی دەرکەوت پاش ئەمری وەلایەکە کە جەدوەلی هەڵبژاردن نەخشەی هەڵبژاردن بە پێی خشتە زەمانیەکەی دوا دەکەوێ بێگومان لەم ڕۆژانە دەبێت چاوەڕێ بکەین پێم وایە سەرۆکایەتی هەرێمیش ڕەنگە چاوەڕێی ئەو دوو بڕیارەی دەکرد هەم لە کۆمیسیۆن هەم لە دادگای فیدراڵی کە ئەمڕۆ دەرچوون بەڵام ڕەنگە سەرقاڵی سەرۆکی هەرێم بە سەفەر بۆ کۆماری ئیسلامی ئێران و بەشداریکردنی لە مەراسیمی بە خاکسپاردنی سەرۆکی ئێرانی کۆچکردو ئەمە وا بکە تۆزێک دوا بکەوێت تا دەگەڕێتەوە بەڵام بە تەکید پێویستە کۆمیسیۆن بەر لەوە بە نووسراوێک سەرۆکایەتی هەرێمی کوردستان یا لە ڕاگەیاندراوێکدا ئاماژە بۆ بکە کە ئەو لەو وادەیەدا ناتوانێت هەڵبژاردن بکە دەبێ ئەو جێتەی کە تەکلیف کراوە تا ئێستا قسەی نەکردووە تا ئێستا ئەو نەیگوتووە ناکرێ دەبێت ئەو قسەی خۆی بکە بڵێن ناکرێت کە ئەو گوتی ناکرێ ئەو کاتی تۆپەکە لە مەلعەبی ئەوان دەگوازێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ئەو کاتی دەبی سەرۆکی هەرێمی کوردستان وادەیەکی تازە بە پێی ئەو دەسەڵاتانەی لە مادەی دەی یاسای سەرۆکایەتی هەرێم بەرگەیدوو هاتووە ڕۆژە شتر دیاری بکە کە ئەمە
دیسان دەبێتە چوارەم پێنجەم جار کە سەرۆکی هەرێم وادەیەک دیاری دەکات بۆی هەڵبژاردن بکرێ. هیوادارین ئەو جارە دوانەکەوێ زۆر دوانەکەوێ هەر لەم ساڵەدا بکرێ، بەڵام پێشبینیەکان زۆربەی ڕاکان لەسەرەوە کۆکن کە ڕەنگە لە ناوەڕاستی مانجینۆ بۆ کۆتایی مانجینۆ یا سەرەتای مانجیدا وادەیەکی باش بێ، کاتێکی گونجاو بێ بۆ ئەوەی هەڵبژاردنەکە دیاری بکرێ و ئەو کاتە هەڵبژاردن بەڕێوە بچێ و بەبێ ئەوەی هیچ لایەنێکی سیاسی هیچ هێزێک بایکۆت بکە یاخود گلەیی بکە و من پێم وایە دواکەوتنی هەڵبژاردنەکە چەند مانجێک باشترە لەوەی کە هەڵبژاردنێک بکرێ ماڵوێرانی و کارەساتی گەورەتری لێ بکەوێتەوە. باشە کاک تارق سەبارەت بە داواکاریەکانی پارتی چەندی جێبەجێکرا چونکە کۆمەڵێک داواکاری هەبوو هەم لە کۆمیسیۆن هەم بۆ کورسی پێکاتەکان هەم بڵێن بۆ ڕێکارەکانی دیکەی کۆمیسیۆن بۆ دووبارە ئەوەی پرسی پەنجەمۆری دەنگدەران چەندی جێبەجێکرا هەموو خواستەکانی جێبەجێکراوە؟ ئەمە هێزە سیاسیەکان بە تەکید پارتی بەرنامەی خۆی هەبوو هەندێکی بەدەست هات یەک لەوانەیە سەرچترین کار و بەرنامەی پارتی هەوڵەکانی بوو لە پێناوی ئەوەی لەو وادەیە کە دیاری کراوە نەکرێ و ئەوە تا هەندێکی باش سەرکەوتوو بوون و ئەمەش دەرەنجامی ڕێکەوتنێکی سیاسیە بەشێکە لەو ڕێکەوتنە سیاسی کە سەرۆکی هەرێم لە سەفەرەکەی بۆ بەغدا لەگەڵ لایەنە سیاسەکان پێی گەیشتن و چاوەڕوان کراویش بوو کە ئاراستەکە بەو شێوەی دەڕوا هەروەها ڕەنگە داواکاریەکی شەبی لە ئاستی ناوچەکە و نێودەوڵەتیش لە نەتەوەی گرتوەکان کە هێزە گەورەکان هەمویان پێکەوە بەشدار بن پێکاتەکانیش بەشدار بن بۆیە من لەوە دەتوانم برێم پارتی لەوەدا توانی ئامانجەکەی خۆی بپێکێت تا حدێک ئەو ڕازی کراوە لە خاڵی دووەم بابەتی پێکاتەکان بەشێک لە داواکاریەکانی پارتی بوو پارتی دەویست 11 کورسەکەی کۆتا بگەڕێتەوە بەڵام ئەوە نەکراوە 5 کورسی گەڕاوەتەوە لەسەر داوای برایانی مەسیحیەکان خۆیان بەڵام پێشبینیش دەکرا بەهۆی دوای سەفەرەکەی سەرۆکی تورکیا بۆ بەغدا و بۆ هەولێریش حیسابی ئەوە بکرێت 2 کورسیش بۆ پێکاتی تورکمان تەرخان بکرێت هەم لە کفری هەم لە هەولێریش ئەمەش کرا هەم پێکاتەکان لە مەدا قازانجیان کرد هەم بەشێکی داواکاری پارتی شاتە دیم لایەنەکانی تر مەسەرەن بۆ یەکێتی نیشتیمانی ڕاستە یەکێتی و هەموو لایەنەکان کۆک بوون لەسەرەوەی هەڵبژاردن لە وادەیە بکرێت بەڵام ئەوە نەکرا بەڵام کە نەکرا مانای ئەوە نی ئەوان زەرری گەورەیان کرد نەخێر من پێم وایە هەموو هێزە کوردستانیەکان پێویستیان بە کاتێکی باشە بوو چونکە هەمویان لە گومان و ڕاڕاییدا بوون ئایا هەڵبژاردن لە دەی 6 دەکرێت یان ناکرێ هەمومان دەزانین هەفتەیەک چەند ڕۆژێک پێش وادەی دەستپێکردنی کەمپینی هەڵبژاردن لە دەی ئەو مانگە هیچ هێزێک هیچ پۆستەرێکی چاپ نەکرد بوو هیچ بانگەشەیەک دەستی پێ نەکرد بوو خامۆشیەک هەبوو لە مەسلەی بانگەشەکان لەبەرەوەی هەموو لا کۆک بوون بەبێ یەکێتی و پارتی هەر لایەنی چەند ڕازی نەبێ هەڵبژاردن ناکرێت بشکرێ دەرەنجامی نابێ ماڵوێرانی زیاتری لێ دەکەوێتەوە بۆیە هەمویان قەلق بوون چاوەڕێی دەرچەیەکیان دەکرد ئەو دەرچێ ئەو ڕێکەوتنە سیاسیە من پێم وایە دەتوانم بڵێم ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی جارێکی دیکە گەمەکە سەر لە نوێ بە سیستەمێکی قبول کراوتر لە سەرجەم هەموو لایەنەکان دەست پێ بکات ئەگەر داوا باز لە یەکێتی دەکرێت یەکێتی چ قازانج دەکات من بە تەکید پێم وایە داواکاری یەکێتی دابەشکردنی کورسەکانی کۆتا یەکێک لە خاڵە جەوهەریەکان بوو مەسلەی بافرە بازنەیی لە بازنەیەکە بۆ چوار بازنەیی ئەمە یەکێک لە داواکاریەکانی تر بوو ئەمانەی بۆ چەسپاوە لەگەڵ تەبان یەکێتی بەتەنیا نەبوو هێزی تریش هەمان داواکاریان نەبوو لەگەڵ یەکێتی هاوڕابوون لەسەرەوەی کە فرە بازنەی باشترە لە یەک بازنەیی کە کۆتاکان دادپەروەری تێدانیە و ئیستیغلال دەکرێن و بەکاردەهێنن و تەمسیلی حەقیقی خۆیان ناکەن ئەمانە شەڕاز دەرچوو بۆیە ئێستا یەکێتی لە 11 کورسی داوای دەکرد 2 کورسی بچێتە دەڤەری پارێزگای سلێمانی ئێستا لە 5 کورسی 2 کورسی چوە بۆ ئەوێ یەکێک بۆ تورکمان یەکێش بۆ مەسیحیەکان کە من پێم وایە ئەوە دەتوانین برێن لەوەشدا یەکێتی قازانجی کردووە هەم لە بازنەکانیژە یعنی هەموو هێزەکان دەتوانن بڵێن بەو ڕێکەوتنە بەو گەمە سیاسی کە لە نێوانی دادگای فیدرالی و لە نێوانی کۆمیسیۆن کراوە هەموو لایەنەکان دەتوانن بڵێن براون و لە نەتیجەشدا ئومێد دەکەین وادەی نوێی هەڵبژاردن دوانەکەوێ هەمویان بە شێوەیەکی باش بەشداری بکەن و دەنگدەریش بە شێوەیەکی باشتر بگەڕێتەوە سەر سندوقەکانی دەنگدان چونکە غیابی دەنگدەر بەشداری دابەزینی ڕێژەی بەشداری دەنگدەران لە هەڵبژاردنەکاندا بە تەکید گۆڕانکاری دروست ناکە هەمان ئەو هێزە تەقلیدیانە دەمێنێنەوە هەم لە دەسەڵات هاوچەشەی هێز و بەڵانسەکانیش کەمتر دەگەورە هەرچەندە بەهۆی ئەوەی قانونەکە گۆڕاوە قانونی هەڵبژاردن سیستەمەکە لە بازنەیە کراوە بە چوار هەروە ژمارە کورسەکان کەم کراوەتەوە ژمارە کۆتاکان کەم کراوەتەوە ناوچەی نفوس پیا بووە من پێم وایە ئەو کاتی کورسەکان دابش کراون لەسەر پارێزگاکان تۆزێک عەدالەتی باشتری تێدایە کامەش داواکاریەکی تری یەکێتی بوو هاتۆتە دی من پێم وایە ئەو جارە هاوچێشەی هێز لە ناو پەرلەمانی کوردستان
بەڵانس و هاوسەنجەکان دەگۆڕێ گۆڕانکاری تازە دێنتە پێشەوە من پێم وایە ئەو گۆڕانکاریە ڕەنگە ببێتە مای جێڕانەوەی هاوسەنجی و بەڵانس بۆ پرۆسەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بە پێچەوانەی ئەوەی کە لەو 5 ساڵەدا تێپەڕی وەزەرێکی زۆرمان کرد بەهۆی ئەوەی بەڵانسی هێستێک چ بوو لە ناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمان. باشە بە کورتی کاک تارق دوایش دێمەوە خزمەتت لەسەرەوەی کە باز دەکرێت لە کۆتای مانگینۆ یاخود مانگی دا لە کۆتای مانگین و یاخود مانگی دا هەڵبژاردن بکرێت پێ دوای هیچ ڕێکەوتێکی سیاسی نەنووسرا و لە بینی پارتی و یەکێتی کرابێت لە سەرم پرسەرێک تێگەشتنەیە بە کورتی بێ دوای دێمەوە خزمەت. نه من پێم وانە هیچ ڕێکەوتنیش کە هیچ دۆستایەتێک و دانیشتنیەک نییە لە نێوان یەکێتی و پارتی بەداخەوە خۆزگە هەبوایە لە نێوان نەکەری یەکێتی و پارتی نێوان هەموو هێزە کوردستانیەکان خۆیان لە ناو خۆیان ڕێکەوتبان بۆی پرسەکانمان نچێتە بەغدا بەڵام من پێم وایە دۆستەکانیشمان هەم لە دەرەوە هەم لە عێراق هاوکار بوون بۆ ئەوەی ئەو دەرچانێک کە دادگای فدرالی و هەروەها کۆمیسیۆن دۆزیانەوە من پێم وایە ئەمە ڕێگە ڕاستەکەیە و دەبێ هەموو لایەنەکان واز لەوە بینن لێرە بەدواوە یەکتر تاوەبار بکەن دەبێت تەرکیز لەسەرەوە بێت چۆن ئەو پرۆسەی هەڵبژاردنە سەرکەوتوو بێ من پێم وایە گرنگی و گەورەی ئەو پرۆسەی هەڵبژاردنە کە چاوەڕوان دەکرێت ئەم ساڵ بکرێ زۆر گرنگتر لە هەندێک تێوەرەوە لە هەندێک ڕۆوە لە هەڵبژاردنەکەی ساڵی 92 ئێمە لە هیچەوە حکومڕانیەک و ئەزمونێکی تازەمان بیناکرد لە ڕێی پەرلەمانەوە هەڵمان بژارد بەڵام ئێستا کە ئێمە دەسەڵاتمان هەیە و دەسەڵاتەکەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پوکانەوە و لاوازبوون دەچێت بەهۆی ناکۆچەکان بەهۆی زاڵبوونی بەغدا هێز گەڕانەوە بۆ بەغدا و فەرزکردنی ئێرادە و هەیمەنەی خۆی بەسەر هەندێک داخوازی و داواکاری و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان پێم وایە هەرێمی کوردستان قازانجەکە هێزە سیاسەکان قازانجەکەن زووتر هەڵبژاردن بکرێ پەرلەمانێکی بەهێز بێتەکایەوە حکوومەتێکی نیشتیمانی هاوبەش لە نێوان هەموو لایەنەکان پێک بێ ئەو حکوومەتە دەسەڵاتی هەبێ پەرلەمانێکی بەهێزی لە پشت بێ ئەم پەرلەمانە هەتەنیا پشتیوانی حکوومەت نکات دەست بە چاوی بگرێ بەڵکو لێرە بە دواوە خەڵک چاوەڕێ دەکات پەرلەمانی داهاتوو پەرلەمانێکی کارای لێپرسینەوە لە حکوومەت و دەسەڵات بکات لەو شوێنانەی کە پێویستە ئەو بابەتانە بۆ لەگەڵ بەغدا ناگەنەیەک بۆ چارەسەر ناکرێ چەندی خەتای بەغدا چەندی خەتای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکوومەت دەبێ ئەمانە چارەسەر بکرێت چونکە خەڵک زۆر هیلاک بووە میلەتی کورد زۆر هیلاک بووە لەو 5 ساڵی ڕابردوو بەهۆی ململانەسیەکان سیاسەکان من پێم وایە قۆناغێکی تازەمان لە پێشە بەڵام گرنگەوەیە لایەنە سیاسەکان سوور بن لەسەرەوەی هەڵبژاردن تێپەڕێندرێ چونکە هەنجامدانی هەڵبژاردن لە وادەیەکی نزیکدا دەبێتە مای هەڵسانەوە بەهێزبوونەوەی پێگەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان و پاراستنی زیاتری ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان کە لە دەستوراتوە. بەڵێ سوپاس دەکەین کاکتار ماوەسا حمود سەبارەت بە کۆمیسیۆن ئیشکالێک هەبوو کە کۆمیسیۆن لە حوتی حوت وا دەکەی بەسەر بچی بەزیستا و بڵێن پرۆژە یاسای هەمواری یاسای کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق کە لە پەرلەمانی عێراقە سپەش دەنگی لەسەر دەدرێ بۆ ماوەی 6 مانگ لەم پەرێکی دیکەی بەردەم هەڵبژاردننی هەرێمی لابردووە تقریبا کە ماوەکە درێژەکرێتەوە مەجاڵێکی تایە بۆی بتوانێت بارەزوی خۆی ڕۆژێک دیاری بکات تامان بە اتفاق لە بینی هەرێم و دەوڵەتی فیدرالیە حتمما ینی فرسەتێکی زۆر باشە کە بەیانی دەنگی لەسەر دەرێوانیە پەرلەمانی عێراقا ئەگەر وانە بواە تامان خۆتەزانی ینی بە هیچ شێوێک فریان ناکەوێت کە ئەگەر هەڵبژاردنیش بکات ینی بیکات فریان ناکەوێت لەبەری خۆتەزانی هیچ تایسایت حرەکەیەک نەبووە بۆ حملەی هەڵبژاردن بە حاڵەتێکمانە بەڵام گەسبەی ماوەکەی درێژکردنەوەی خڕایی وازم یەکەم دانیشتنی شەر بۆ ئەوە یەکەم بەرگەی دانیشتەکە بەڵە یەکەم هینەکەی خرمە 4-5 هەیە بابەتیان هەیە سبینە بەڵام یەکەم بابەتی ئەو بابەتەیە حتمما بربەستەکە ئەمێنێتەوە ئەو کاتەتر بۆ دیاریکردنی کاتێک بۆ هەڵبژاردنەکەم باش بەس کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق باز لەوەکەی کە کاری باشی کردبێت وێ ئەم جارە ئەزمموی باشتر لە کۆمیسیۆنی کوردستان کە سەرپەرشتی بڵێن دوو هەڵبژاردن بڵێن ڕاپرسێک هەڵبژاردنێکی کردووە و ئێستا کار بە تۆماری بڵێن بایۆمەتری عێراق دەکرێ و کار بە کارتی بایۆمەتری دەکرێ ئەمانە هەمووی دەرفەتن بۆ گۆڕانکاری بەڵێ حتمما حتا ئەوانیش کە داوایان کردووە مەسەن بە تایبەتی برادرانی حزبی اتحاد بینە نەهرین تایشاتی بۆ کردووە ئەڵێ بە پێی مادی خۆشتان ناتوانن داوا بکەن لە UN کە خۆبەڕایی انتخابات و ئەمانە بێتە پێشەوە هینی مساعدەی انتخابی یانەیانەوە کە انتخاباتەکە نەکارەوەنش ئەحزابی معارضیش حتا ئەو پێکاتەکان خۆ وەکو نوێنەی پێکاتەکانی قسەکە یەکێ لەو مادانە کە داوای کردەوە مادەیەکی خراپ نیە ئەوەش بەڵام قەناعەتم وایە ئەم جارە تاوان ئەگەر هەڵبژاردن بکرێ بەڵام خۆی سێکە ینی هەڵبژاردن ئیسەی مە باسی ئەم قسانە دەکەین خەڵک گوێی لێ ئەمەیە وایە
خەڵک کە گوێ لە ئێمە ئەم قسانە احترامی ئەو قسەکەم یعنی لای خەڵک وایاتە لای ملەت هیچ ئەرزشێکی نییە لەبەرەوەی هەمیشە ئەم قسانە ئەەکەین هەمیشە قسەی گەورە ئەکرێ هەمیشە دروش مەیە لە ئارا بەڵام هیچ گۆڕانکاریەکی جەزری ڕادیکالی لە ژیانی تاکەکانی ئەم ملەتی ئێمە نییە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ وایە تۆ سێری ژیان و حاڵی هینی خەڵکە ئەم ملەتەکەم بۆیە وای لێ هاتووە ئێستا مەسەلەن چەند گەرم و گوڕا یعنی هەڵبشاردن ئەوە خۆتزانی هەریە مەشغوڵە بەغاوە بەغا مەشغوڵە بە ئێرەوە محکەمەی اتحادی بۆتە محکەمەی بەداعی کەلار و سلێمانی وای لێ هاتووە خەڵک زۆر پەنای بەڕاستی ینی کە ملاحەزە بکەیت یعنی محکەمەی علیا لە ئەمریکا بەقەدەر محکەمەی اتحادی عولیای عێراقی هین مەشغوڵ نییە لە کاتێکە ئەم هەموو گرنگیە هەیە بەمانە لای ملەت هیچ گرنگێکی نییە الشعب في وادي وایە والحكومة في وادي ما مقولەیەکی حزبی شوعی کۆنا هەڵە ملت لەوە هینێکە لە شیوێکایە و حکوومەتی لە شیوێکایە حکوومەت ئاگەی لە ملت نییە ملەتەکەش وایلات و ئاگەی لە حکوومەتەکە لەبەر تەماس هین نەماوە لە بینە تەماسێکی جدی نەماوە هەبێ مامۆستا ئەم جارە دەرفەتەکە نیە چونکە ئەم جارە دەرفەتێکی گەورەی حزبێک ناتوانێت 50 زایدێک پێک من ئەم جارە وەکو حکوومەت پێک بێنێ من وەکو خۆم زۆرینە لە پەرلەمان هەبێ بەڵام من ئەم جارە وەکو خۆم ینی من وام لێ هاتووە چکە ملەتەوەندە جەنگ زەدە و مارانگەستی ئینسان ناتوانێت مواجهەی ملت بکە قسە لەگەڵ ملەتەکە بکە من خۆم قەناعەتم ئێگەرم جارە ئیرادە هەبێ گۆڕانکاری دروستە بێ بەس ئەو ملەتە ئەوەندە بێتاقەت بووە عەجەبەتێ بۆ دەنگدان ئەم قسانەکە ئێمەیکەین ئەم هەموو چوون و هاتون و محکەمەی اتحاد و مەجلیسی قەزا و مفەوەزیەی عولیا و ئێرە و هەرێم و ئیتر خوازانی چەند قانوناتە پێشەوە قانونی مەجلیسی وزەرای کۆن و ڕئاسی هەرێم و ئیتر ئەنواع قانون درا بە هینی یەکتریا لەم کاتە چەندی مهم بۆ بەنایە ملەتەوە یعنی یەک مۆزوعی تر هەیە کاک حەکیم یعنی ئێمە ئەگەر بەپێی دەستوری عێراقی لە مادەی 117 ئەڵێ ئەگەر ئەم دەستوری 2005 دەستوری 2005 نووسراوە تامان هێشتا ئەخرێتە هینەوە دەنگدانەوە ئەڵێ گەر ئەم دەستورە کەوتە جێبەجێکردنەوە ئێمە ئیقرارەکەین کە هەرێمی کوردستان ئەقلی هەرێمێکە و ئیقراری سوڵتاتەکانی شەکەین دەسەڵاتەکانی شەکەین ئەمە لە 117 باشە وات پێ ئەڵێمە دەستورە لە مادەی 120 بە تۆ ئەڵێ بێت دەستورێکت هەبێ وایە لە هەرێمی کوردستان ئەو مافەی بە هەرێم باشە تۆ لە پێش حکوومەتی عێراقی و هەیت لە دوای کەوتنی سەدام وایە واتە حکومڕانیت ئەزمونت لەو زیاترە وانە باعتبار ئەمانویست لە کوردستانە نموزەجێکی دیموکراسی بێ بۆ ناوچەکە تەصدیری بکەین چۆن ئێران تەشەیع تەصدیرەکەی باش باعتبار ئەم نموزە دیموکراسیە تەصدیر بکەین ئێ باشە تۆ بە دەستوری عێراقی دەستورە خۆت دەنگت پێداوە ئەغڵەبی ئەو برادرانەی ینی ئەحزابی دەسەڵات حسەی ئەسەدیان هەبوو لە نووسینەوەی دەستورە ڕەشنووسی دەستورە وایە زۆرینەی ئەم میلەتەیش لە 1970 نازم چی خەڵدەنگی پێداوە تۆ خۆت ئەگەیسە دەستورێکت هەبوایە لە کوردستانە محکەمەی اتحادی عولیات نەبوو محکەمەی دەستوریت نەبوو چکە دەستور بەبێ نابێ وایانە کە دەستورت هەبوو محکەمەی دەستور بەڵێ چکە بۆچی بۆ پاراستنی دەستورەکە یەکی حمایەی مادەی دەستوریەکە عدەمە دەستوریەکە کە قانون دەرەچێ ئەنزمە تعلیمات دەرەچێ نادەستوریە کێ بێ هەڵی وەشێنێتەوە محکەمەی دەستوری بە هەڵی وەشێنێتەوە ئەگەر ئێمە دەستورێکمان هەبوایە ئێستا محکەمەیەکی دەستوریشمان هەبوو ئەوەندە پێویست بە بەغدا هەبوو لەم کێشانە وهڵبژارنی لە کاتی خۆی دەکە کە ڕۆژێکی بۆ دیاری باڵێ تۆ پەیوەستی بە دەستور ئەحزابی دەسەڵات لە کوردستانە یعنی معقولە تۆ ادعای مؤسساتی و دیموکراسیەت و دەوڵەتی هاوڵاتی و قسەی زۆر گەورە بکەینە هەمیشە ئەم دروشمی نەتەوایەتی ئەمانە بەدەم تۆ بێ ئامادە نەبیت دەستورە بۆ وڵاتی خۆت خۆ دەستور بۆ ئێران دانانێ بۆ عێراق دانانێ بۆ تورکیا دانانێ بۆ دوژمنەکان بۆ خۆت داتنەناوە سپاس دەکەم مامۆستا کاک تارێخ خولەکێکمان ماوە بۆ بەڕێزت سەبارەت بە کۆمیسیۆن ئامادەکاری باشی کردووە و هەڵبژارنەکەش بڵێن هەر 100 کورسی دەبێ 4 بازنە دەبێت کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتێکە تۆماری دەنگدەرانی عێراق هەموو ئەمانە بەکاردێنرێ و ئامادەکاری باشی کراوە بە کورتی بێ سپاس دەکەم هەرچەند دەنگ خراپە بەڵام تێگەیشتم بابەتەکە هەر ڕێکارەکانی کۆمیسیۆنەوەوانی ئاماژەت بۆ کرد بەڵێ بەتەکید ئەو ڕێکارانەی کۆمیسیۆنە و بڕیارانە وەکو خۆی دەڕوا تێوماری دەنگدەرانی بەغدا دەبێتن پشتی پێدەبەسرێ لایەنی تەکنیکی و تەکنۆلۆژیا کە بەکاری هێناوە وەکو لە هەڵبژارنەکانی عێراقیدا بەکاردێتەوە
مەسلەی پەنجەمۆرەکان دەرگە کراوەتەوە بە تایبەتی ئەوە دەرفەتێکی باشە چەند مانگێک دواخراوە هەڵبژاردن بۆ ئەوەی ئەو کێشەیە لە ڕووی تەکنیکیەوە لەلایەن کۆمیسیۆن چارەسەر بکرێ دوایە مەسلەی نەخوێندنەوەی پەنجەمۆر ئەمە تەنیا پەیوەندی بە هێزێک و لایەنێکی دیاریکرا و پارێزگایەک نییە ئەمە بەڵکو ئەمە هەم لە هەڵبژاردننی عێراق لە پسەردەم پارێزگاکاندا ڕوویداوە هەم لە هەرێمی کوردستانیشدا بە نسبەی جیاجیا هەیە و ڕەنگە کۆمیسیۆن لە هەوڵیدا ئەو بەردەوامدایە بۆی چارەسەریان بکە نابێ هەموو پرۆسەکە بەستینەوە بەوە چونکە دەبێ بزانین مەرزنی ئەوانەی کە ئێستاکە پەنجیان ناخوێندرێتەوە ئەوانە هەموو ئەو کەسانە بن کە بەشداری دەکەن ڕەنگە بەشێکی زۆر لەو کەسانە بەشداری لە پرۆسەکە نەکەن و مخاتەعە بکەن کە بەداخەوە من پێم وایە تا چەند ڕێژەی بەشداری زیاتر بێ ئەوەندە لە قازانجی پرۆسەی سیاسی و خۆمەڵانی خەڵکی کوردستاندایە بەڵام مخاتەعە لە پێچەوانە هێزە گەورەکان و تەقلیدەکان استفاده لێ دەکەن سەبارەت بە مەوزوعی دۆخی هەرێمی کوردستانیش لە کۆتاییدا من پێم وایە بەڵێ بۆشایەکی گەورە مەسەلەی نەبوونی دەستورە بەڵام لە بیرمان نەچێت دەستور کە 7 ساڵ کاری لە سەکرا لە 2002ەوە کە پەرلەمانیەکی گرتەوە تاوەکو 2005 و 2009 دەستوری نوێیان تەواو کرد و دابەشیش کرا و چاپ کرا بە هەموو ماڵێک سەر و نسخەی وەرگرت بەڵام ئەوەی کە نیگەجێی نیگەرانیە نەکێزەکانی دەسەڵات سبب بوون کە دەستورمان نەبێ بەڵکو ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەی کە تازە لەدایک بوون بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان ئەوانە هۆکار بوون لەوەی کە ڕێگر بن لەوەی پرۆسەی ڕاپرسی لەسەر دەستور ئەنجام نەدرێ و ئەمە کلێنێکی گەورە بوو بە هەر چۆنێک باید دەبووە ئەو کاتی ئەو پرۆژە دەستورە بڕوە بە چاک و خراپیەوە باشتر بوو لەوەی ئێمە لە فەراغێکی تەشریعی و دەستوری دابژین و هانا بۆ محکەمەی ئیتیحادی بەرین. بەڵێ سوپاس دەکەین کاک تارق زەهۆر ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە هەروە محمود وهاب شارەزای دەستوری لە ستۆدیۆ سوپاس بە وێنەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.